بۆ دەیان ساڵە ئیسپانیەکان واز لە ماڵی باو باپیرانیان لە گوندەکان دەهێنا بۆ کار لە شارەکانی وەک بەرشلۆنە کە یەکێکە لە ناوچە دانیشتوانەکانی ئەوروپا. ئەو ڕەوتە لەوانەیە بگۆڕدرێت لەم دەمەی زۆر کەس دەچنە شوێنە دوور دەستەکانی وەک گنیستارەوە کە گوندێکی کەتەلانیایە و تا ڕادەیەکی زۆریش چۆڵە. Entonces, yo he visto que sí, la gente, y en la pandemia... لە کاتی پەتاکەدا تێبینیم کردووە کە خەڵکێک هەیە لە هەموو حاڵەتەکاندا ئیسپانی نین و بۆ ئێرە دێن کە حەزیان لە دۆزینەوەی خانوویەکی بچووک هەیە لێرە. بەگوێرەی ڕاپرسێکی ئەم دواییەدا 3 کەس لە 10 کەس لە دانیشتوانی بەرشلۆنە ئامادەن شارەکە بەجێ بهێڵن کە هۆکاری سەرەکی بۆ باشترکردنی خانوبەرەیانە و بەهۆی توانای کارکردن لە دوورەوە و هەروەها نیگەرانیەکانیش لە تاوان. گۆڕانی دیموگرافی و هاتنی خەڵک کە زۆربەی لە کۆلۆنیلەکانی پێشووی ئیسپانیان فاکتەرن بۆ گۆڕینی ڕەوتەکە. ماریا ئیستەر کە کۆچبەرێکی خەڵقی پیرۆ بوو 7 ساڵ لەمەوبەر هاتە گەنیستار وەک ئەوانەی تر کە بۆ ئێرە هاتوون تا لە ژیانی شار دەربازی بێت. ئەوە ئەزمموی من بووە با پێتان بڵێم کاتێک لە لیما و لە مەدرید ئەژیام فشارێکی ئێزگار زۆر بوو. ساڵی 2019 ئیسپانیا دووهەمین وڵات بوو لە یەکێتی ئەوروپا لە دوای ماڵتاوە کە کەمترین ڕێژەی لەدایکبوونی هەبوو. بیانیەکانیش زۆربەی ئەو ژمارەکەمەی گەشەکردنی دانیشتوان دەگرنەوە. سێ هاوسەرمان بینی کە لە هەمان تەمەنی مندا بوون 30 بۆ 35 ساڵ بوون هاتوونەتە ئێرە تا لەم گوندە ماڵی خۆیان هەبێت. حکوومەتی ئیسپانیاش دەست پێشخەریەکی دەست پێ کردووە بۆ بە یەکبەستنەوەی لە یەکترازانی شارستانی بە گوندەکانەوە. چاودێران دەڵێن هێنانی تەکنۆلۆژیای دیجیتال بۆ ناوچە دووردەستەکان گرنگە بۆ هەوڵەکانی ئیسپانیا بۆ بەهێزکردنی کۆچی شارستانی بەرەو گوندەکان. من لەو باوەڕەدام کە کۆمپانیاکان بۆ سیستەمی کاری هەمەجۆر دەگۆڕدرێن لە بارەگا سەرەکیەکان بۆ کاری تلوەرک لە دوورەوە و هەروەها پانتاییەکی هاوکاریکردن لە شوێنی کاردا کە ژینگەکانی کاری باشتر دەخڵقێنن. لەوانەکانی پەتای کۆڤید-19 ئەوەیە کە تەکنۆلۆژیای دیجیتال و مۆدێلی نوێی گەشەسەندنی ئابووری کلیلی هەوڵی ئیسپانیایە بۆ دووبارە ئاوەدانکردنەوەی ناوچە لە بیرکراوەکانی.